ئەڵمانیا یەکەم وڵات بوو کە چەکی جۆری میلانی گەیانە دەستی پێشمەرگە و ئەو چەکە چەکێکی کاریگەر بوو بۆ یەکلاکردنەوەی شەڕەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بەرامبەر بە تیرۆسانی داعش و هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمڕۆ کە عەقید مارکۆس فەرماندەی هێزەکانی ئەڵمانیایە لە عێراق و لە کوردستان لێرەیە ئەمان زیاتر ئێستا لە بواری لۆجستیکی لە بواری تەندروستی لە بواری مەشق و ڕەهێنان ئەیانەیە خزمەت بە هێزی پێشمەرگەی کوردستان بکەن ئەیانەوێ یەکێکی سەربازی لەم ناوچەیە کە جێگیر بووە بتوانن لە ڕووی تەندروستیوە تەندروستی تەواوی بۆ فراهەم بکەن کە پێشمەرگەیەک بریندارە بێ پێش ئەوەی بگوێزێتەوە خەستەخانەیەکی گەورە و دیاریکراو ئەوان چارەسەرێکی مەیدانی و ئانی و بەپەلەی بۆ بکەن. Ich bin sehr glücklich, dass der deutsche Bundesrat زۆر خۆشحاڵم کە پەرلەمانتی ئەڵمانیا ئەرکی ئێمە درێژ کردەوە لە عێراق و کوردستان و بۆ ئەم مەبەستەش من ئەمڕۆ لێرەمە لەگەڵ جەنابلیوا قسە دەکەین کە بتوانین پلانێکدا بنێن بۆ داهاتوو کە چۆن بتوانین هاوکاری یەکتر بکەین. besprechen, wie wir in Zukunft besser und gut unterstützen können.